چۆن لە ڕێگەی ئەپی سمارتەوە سوود لە تاقیگا وەربگرین. ئایا لە تاوەری تەندروستی سمارت پشکنینت کردووە و لە ئێستادا بەردەست نییە؟ ئەمە ئاسانە چونکە دەتوانیت لە ڕێگەی ئەپی سمارتەوە بەدەستی بێنیتەوە. کاتێک دەچیتە ناو ئەپڵکیشنی سمارت لە پەڕی سەرەکیدا ڕاستەوخۆ لە بەشی خوارەوەی پەڕەکە بەشی تاقیگا دەبینین. بەکردنەوەی ئەم بەشە سێ زانیاری گرنگ هەیە. یەکەم پێناسەی بەشی تاقیگە. دووهەم پشکنینەکان. تیایدا سەرجەمە و پشکنینانە دەبینیت کە دەتوانیت لە تاوەری تەندروستی سمارت ئەنجامی بدەیت و زانیاری تەواو وەربگریت. لەسەر سوودی پشکنینەکە ئەو ئامێری پێ ئەنجام دەدرێت، جۆری نمونە و کاتی پێویست بۆ وەرگرتنی ئەنجامی پشکنینەکە، هەروەها نرخی پشکنینەکان. سێهەم ئەنجامی پشکنینەکان. لەم بەشەدا سەرجەم ئەو پشکنینانە دەبینین کە ئەنجامت داوە لە تاوەری تەندروستی سمارت. لێرەدا مەرجە ئەو پشکنینانەی ئەنجامت داون لەسەر هەمان ئەو ژمارە مۆبایلە بێت کە لە ئەپڵکیشنەکەدا ئەکاونتت پێ دروست کردووە. سمارت وەرچەرخانە.